مامۆستایەکی ئۆلی لە باژێڕی هەولێرێ دەبێژە پشتی نوێژایی نیژالیە چەند کەسێکان ڤەیرش لەسەر وێ هاتیەکردن کوخوا بە ئەندامێن هێزێن ئاسایشێ ناساندنە. نادر کانی کوردەیەک و گوتاربێژێ مزگەفتا مەلا قادر خۆشناوە لە باژێڕی هەولێرێ ئاماژە بەوەیەکێ کرد ئەو کەسێن کویرش کریە سەروی تەقە کریە و بە وێ سەدەمێ نوێژخوینێک و کوڕێوی بریندار بووینە. داوای مافی خەڵکیمان کردووە لە وتارەکان وەکو مامۆستانی تر دیارە ئەو قسانەمان دەکرد کاتێکی یەکیان لەولاوە گوتیم ئەویان گوتی من ئاسایشم ئەوش گوتیمە سێ ئاسایشین سێ بنکە لێرە هەیە هەر سێ بنکەکەی هاتوین جەماعەتی ڕێکخراونەوە چ بخۆیان وایان گوت عەدەدێکی زۆر بوون ئیتر لەولاوەدا لە نوێژخوێنێکیاندا دوای تر بۆ هەرا هاتینە دەرێ لە بەردەرگەی مزگەوت یەکیان هات سەرخی غازی پێبوو بە ڕیشی منیەوەنا. چەند دەمژمێرەکان پشتی بوو یارێ فراکسیۆنێن گۆڕان و یەکەتی و یەکگرتو و کۆمەڵ و بزاڤە ئیسلامی لە پەرلەمانی کوردستانی ڕاگەاندنێک بەڵافکردن و ئەشکەرەکردن دوان ڕۆژاندا لە باژێڕی هەولێرێ ئێرشی نۆژدار و مامۆستایان ئۆلی هاتیەکردن و چالاکوانێن سڤیل تێن ڕەواندن و تێن گرتن و تەقە لە بارەگەیان حەزبی تێن کردن. وان پێنج فراکسیۆنان ئاماژە vêyekê kirin rewşaherêmê bi corekî ku pêwîst e bersiva daxwazî û nerezatiya xelkî bêdayîn neg bi tirsê هەوڵە بێدەنگکردنا وان بێداین. ناکرێت گەر حکوومەتێک لە دابینکردنی بشێوی خەڵکەکەی شکستی هێناوە لە دابینکردنی ئەمن و ئاسایشی و سەقامگیری شکست بێنێ بۆیە دەسەڵاتداران لە هەولێر ئەرچی بەرپرسیارەتیان دەگەوێتە ئەستەوە بۆیە ئێستا ئەرچی دەسەڵاتە بۆ ئەوەی نیازپاچەکەی پیشاندا و ئەنجامی ئەوانە بۆ هەم خەڵک ڕووکاتەوە دەبێت پێمان بڵێ بکەری ئەو تاوانانە و ئەو کردەوە خراپانە چێن. لەسەر بوویەرە NRT پەیوەندی بە پارێزگارێ هەولێرێ کرد لێ ئامادە نەبوو تو داخویانیەکێ بدە. هەفدەم پۆلیسێن هەولێرێژی ئاماژە بەوەیەکێ کێرژبەرک و هەیە نەهاوی مامۆستایە ئۆلی سکاڵایە یاسای تۆمار نەکریە ئامادە نینە داخویانیە بدەن. پاش ڕووداوەکە ئیتساڵم بە زۆر برادرانوە کرد لە ئاسایش و لە پۆلیس و ئەوانە حقەت برادرانی ئاسایش ئەوانش ینی لە هەمان کاتە زۆر نیگەران بوون کە باسی ئەو بابەتە کرایە چکە ئێمە ئەبینین ینی لە هەولێر ئەمن و ئاسایشی بەرقرار هەیە هەموو خەڵک شاهێدی ئەوە دەکە هەولێر شارێکی ئارامە بەڵام ئەم کارە ساتانە کە دروستە بن هەروەکوتم ینی خەڵکانێک هەیە لەوانەیە لە خۆیەوە قرار بداتن ئێمە قابلی قبول نییە ئەم شتانە بەڵام ئەوەی بە نسبەت ئاسایش و پۆلیسەوە گرنگە سقامگیری شاری هەولێرە. ئەڤبوویەرە دەدەمەکیدایە چەند ڕۆژەکان بەریان نەهاژی هەر لە باژێڕی هەولێرێ لە تاخا مامۆستایان تەقە لە ماڵە عەبدولفەتاح ناوبەرگانی گوتاربێژێ مزگەفتە حاجی سدیق هاتەکردن و لەسەر vê بوویەرێژی پۆلیسێن هەولێر ڕاگەاند بە کۆڵیندایە دەستپێکردن و پشڕەدێ ئەنجاماوێ ئەشکەرە بکەن.